سڵاوڕێز خوێندکاری خۆشەویست بە خێراتی بۆوانەی بیرکاری بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لە لاپەڕا پێنجین لەو وانەیە. لەوانەکانی پێش ئەو وانەیە لاپەڕەکانی 3 و 4 و هەندێک لە لاپەڕە پێنجم باس کردووە، شیتەڵ کردووە. ئێستاش لەوانەیە گەیشتینە ئێرە بەراورد لە نێوان ڕەنووسەکان بکە بۆ ئەوەی بەهای ڕەنووسە گۆڕاوەکە بدۆزیتەوە. گۆڕاوەکەش بە هەڵە نووسرایە دەبا نووسرا بە گۆڕاوەکە، کێشە نییە. دێینە لای پرسیاری ژمارە 13. کاتێک کە گوێت لێدەبی لە وشەی یان لە دەستەواژەی بەراورد لە نێوان ڕەنووسەکان. بەراورد چییە؟ بەراورد مانای ئەوەیە دوو یان زیاتر لە دوو ژمارەت هەیە، ئەوە یەک ژەمارە، ئەوە دوو ژمارە. یەک لە ڕەنووسەکان گۆڕاوە، بەراورد دەکەی بزانی ئایا ڕەنووسەکە گۆڕانەکە کووە، چۆنە، ئایا ڕەنووسەکە زیادی کردیە یان کەمی کردیە، و ئایا بەهای ژمارەکە زیاد بووە یان کەم بووە. ئەوەیە بەراورد ئەو مانایە هەیە. ئێستا تەمەشا دەکەین دوو ژمارە هەیە لێرە، ئەوە یەکەم ژمارە، ئەوەش دووەم ژمارە، بەراوردیان دەکەین بزانین کامە ڕەنووس گۆڕایە. ئەگەر تەماشاکەی لێرە لە دەستی ڕاست هەمیشە بەراورد بکە، ژمارە یەکەم 5، ژمارەی دووەمیش 5 نەگۆڕایە، 9 نەگۆڕایە، 8 نەگۆڕایە، ئەگەر هەندێک گەورەتری کەم بیبینی، 2 نەگۆڕایە، ئەدی چ گۆڕایە؟ ئەو 6 گۆڕایە بووە بە 3. ئێستا زانیمان ئەوانی دی هیچ نەگۆڕاینە، ڕەنووسەکەی دەستە چەپ گۆڕایە، لە 6ەوە بووە بە 3. بەڵام لەبەر ئەوەی لە خانەی چەندانە ئەو 6 جێی لە چێندەرەیە، ئەو 5 خانەی یەکان، ئەو 9 خانەی دەیان، ئەو 8 خانەی سەدان، ئەو 2 خانەی هەزاران، ئەو 6 خانەی چیە لەگەڵ ئەو 3 خانەی 10,000-انە. واتە ئەو ڕەنووسەی گۆڕایە لە 6 لۆ 3. ئەگەر 6 کەم 3 بکەین کەم بوویتەوە ڕەنووسەکە، 6 بوویتە 3. بە چەند کەم بوویتەوە؟ 6 کەم 3 دەکا 3، لەبەرەوەی لە خانەی 10,000-انە دەکا 30,000. بە 30,000 کەم بووتەوە. با بچین بزانین کوو بە 30,000 کەم بوویتەوە. هەمیشە کە بەراورد دەکەی باشە خانەکان دروست بکەی، خانەی یەکان و دەیان و سەدان و هەزاران و 10,000-ان، بەڵام هەموو وەختێک بەس یەک لە خانەکان گۆڕانکاری بەسەر دێ. لێرانە بە ڕەنووسیش نووسیتم یەکان دەیان سەدان هەزاران. لێرانە ئەوەی گۆڕانی بەسەر هات بوو کامە خانە بوو؟ خانەی 10,000-ان. ڕەنووسەکە چەند بوو لە 10,000-ان؟ با بگەڕێنەوە تا باش ببینین. ڕەنووسەکە ئەو ڕەنووسە 6 بوو بە چ؟ بە 3. 6 بوو بە 3. دەگەڕێینەوە، ئەو ڕەنووسە 6 گۆڕا، لە ژمارە دووەم بووە چەند؟ 6 بوو بە 3. 6 بوو بە 3. چ دەکەی؟ دەینی ئەو 6ەی سالبی یان مینوسی یان کەم 3 دەڵێ 6 کەم 3 دەکاتە چەند؟
دەکاتە ئەویش هەر دەکاتە 3 دەڵێ 6 کەم 3 ئەوە دەکاتە 3 بەڵام لەبەر ئەوەی 3 یان 6 و 3 کە لە خانەی 10,000 بوون 10,000یش چەند سفری هەیە 4 سفر لە پێش ئەو سەیەکەی دادەنەی دەبیتە 30,000 کەم بووە. وەڵامەکەت ئاوهایە دەڵێ بەهای ژمارەکە بە 30,000 کەم بووە. ڕاستە بەخۆی هەر بە ڕەنووس لە 6ەوە بوویتە 3 بە 3 کەم بووە، بەڵام چونکە لەبەرەوەی لە خانەکی زۆر گەورەیە خانەی 10,000انە بەهای هەموو ژمارەکە گۆڕا کەم بووە 60,000 بووە چەند بووە 30,000 کەواتە بە 30,000 کەم بووە 60,000 بوو لێرە بە 60,000 دەستی پێکرد بووە 30,000 بە چەند کەم بووە بە 3,000 کەم بووە. ئاوا شیتەڵی ئەو جۆرە پرسیارانە دەکەی. با بگەڕێینەوە. دەینە لای پرسیاری ژمارە 14 دیسان بەراورد دەکەی تەماشا دەکەی بزانی کام ڕەنووس گۆڕایە. یەک دەچینە کن ڕەنووسەکان لای ڕەنووسەکان دەستە ڕاست 4 نەگۆڕایە 1 نەگۆڕایە 8 نەگۆڕایە 3 گۆڕایە 3کە لە کام خانەیە 9کەش لە هەردووچیان لە خانەی چنە لە خانەی هەزارانن. ئەگەر 9 کەم 3 بکەی بە چەند هەزار گۆڕایە 9 3 لێ بڕوا دەکاتە 6 لەبەرەوەی لە خانەی هەزارانە بە 6,000 ئەو ژمارەیە زیادی کردیە. کوزانیمان زیادی کردیە چونکە 3 بووە بە 9 زیاد بووە بە 6,000. دەچینە لای شیتەڵکردنەکە خانەکان دەنووسین هەروەچی ژمارەی پێشوو تەماشا دەکەین ئەو ڕەنووسەی گۆڕا بوو لە ژمارە یەکەم 3 بوو لە ژمارەی دووەم بوو بە چەند بوو بە 9 لە ژمارە یەکەم 3 بوو پاشان بوو بە 9. لێرانە ئەو سێی دەینی ئەو چۆنی چاچی دەکەین با لێرەی دانێم چمان گوتمان ڕەنووسەکە 3 بوو بە 9 ئەوجە 9 دەینی دەڵێ 9 کەم 3 دەکا 6 بەڵام دەبی بزانی لەبەرەوەی شەشەکە لە خانەی هەزاران بوو 3 لە خانەی هەزاران بوو شەشەکەش هەر لە خانەی هەزاران دەبی بە 6,000 زیاد بووە بە 6,000 چونکە 3 بووە 9 3 کەمە 9 زۆرە کەواتە بەهایەکە زیاد بووە. دەینی 9یەکەی دەینی دەڵێ 9 کەم 3 3 لێ بڕوا دەکا 6 بەڵام لەبەرەوەی شەشەکە لە خانەی هەزارانە ڕەنووسەکان 3 سفری لۆ شەشەکەی دادەنەی و دەبی بزانی کە بەهای ژمارەکە بە 6,000 زیاد بووە نەک کەم بووە زیاد بووە زۆر بووە. دەگەڕێینەوە پرسیارەکی دیکە گەیشتینە پرسیاری ژمارە 15 ئەو پرسیارە دیسان دوو ژمارەت هەیە دیسان دەینی بەراوردەکەی دیسان ڕەنووس بە ڕەنووس هەمیشە هەموو کات لە دەستە ڕاست لە لای ڕاست دەست پێ دەکەی لە لای ڕاست هەیە 7 نەگۆڕایە پاشان چ هەیە
4 9 گۆڕایە تەواو ڕادەوەستین 4 بوو بە 9 4 لە خانەی چییە؟ گوتمان هەمیشە یەکەم ڕەنووس خانەی یەکانە دووەم ڕەنووس خانەی دەیانە سێم ڕەنووس سەدان چارەم هەزاران پێنجەمیش دە هەزاران ئێستا زانیمان ئەو ڕەنووس چارە بووە بەو ڕەنووس نۆیە زیادی کردیە لەبیرت نەچی زیاد بووە چارە بوویتە نۆ زیاد بووە دیسان ئەگەر خانەکان بنووسین بەس دەبی بزانین کامە خانەیە کە گۆڕایە کارمان بەو خانانە نییە یەکان و سەدان و هەزاران و دە هەزاران تەنیا و تەنیا خانەی دەیان گۆڕایە لە ژمارە یەکەم 4 بوو لە ژمارە دووەم بووە 9 4 بووە 9 بە چەند گۆڕایە 9 کەم 4 9 4ی لێ بڕوا دەکا 5 بەڵام لەبەرەوەی لە خانەی دەیانە سفرەکی لۆ پێنجەکەی دادەنێی دەڵێن بە 50 گۆڕاوە زیاد بووە بە 50 دەڵێ 9 4ی لێ بڕوا 5 بەس لەبەرەوەی پێنجەکە لەبەر لە خانەی دەیانە سفرەکی لۆ دادەنێین دەبیتە 50 دەڵێ بەهای ژمارەکە بە 50 زیاد بووە یان زۆر بووە زیاد بووە یان زۆر بووە کەوا بوو ئێستا ئەگەر بگەڕێینەوە دەبینین بەراوردمان کرد بەراورد لە نێوان ڕەنووسەکان بکا بۆ ئەوەی بەهای ڕەنووسە گۆڕاوە کە بدۆزیەوە بەراوردمان کرد ڕەنووس بە ڕەنووس هەر جارەی ڕەنووسە گۆڕایە بێگومان هەموو کاتەک هەر یەک ڕەنووس بگۆڕدرێ بەهای هەموو ژمارەکە دەگۆڕدرێ هەندێک جار ژمارەکە زیاد دەکا هەندێک جار کەم دەکا دەبی بزانی کەی زیادی کرد و کەی کەمی کرد ئەگەر لە ژمارەی یەکەم ڕەنووسەکە کەم بوو لە ژمارەی دووەم زۆر بوو ئەوە زیادی کرد بەڵام ئەگەر لە ژمارەی یەکەم کەم زۆر بوو لە ژمارەی یەکەم کەم بوو ئەوە کەمی کرد و بە پێی کامە خانە ڕەنووسەکە لە کامە خانەیە دەتوانی بزانی بە بەهای چەند ژمارەکە زیادی کرد یان کەمی کرد لێرانە با بینە کۆتایی ئەو وانەی ئەو پرسیارانەی کە ماینە بۆ وانەی داهاتوو هەڵبگرم هەتا وانەی داهاتوو هەر خۆش و بەختەوەربی